دەڵێم خوشک و براکانم دنیا ئەوەندە گرنگ نییە ئەوەندە مهم نییە کە ئێمە بە مهمی گرتومانە هەرچەندەی بیگری بەخۆ ئاوە دەستش لە بێتەوە باوکمان باپیرمان دایکمان نەنکمان خزم و کەسوکار و دەوڵەمەند و بەدەسەڵاتەکانمان چیان لە دوای خۆیان برد هیچیان برد خوالیان خۆش بێ ئەوانەی کە لە دایک و باوکی ئێمە کە مردن لە کەسوکار و لە باپیری ئێمە کە مردن چیان لەگەڵ خۆیان نابرد خامەکەیان برد خامەکەش بەخوا بە پارەی خەڵک ڕابوو سوێن بەخوا دەوڵەمەند بی فەقیر بی بەخوای گەورە خامەکەش لە حسابی خەڵکی بۆ دەکڕێ خەڵکی خێرخواز بۆ دەکڕێ بەدەستی بەتاڵ دەڕۆیت ئەوە ژیانی دنیاە بۆیە ئەوەندە گرنگی بە دنیا مەدەن بە جۆرێک کە هەموو خەم و خەفەتێکی تۆ دنیا بێ پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله عليه وسلم ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا خوای گەلۆ کەسانەمان نەگێڕی کە دنیا بێتە گەورەترین خەم و کێشەی ئێمە ئەمڕۆ خەڵکی دەڵێ بەس دنیا ئەڵێم کاکە گیان لە قیامەت خوا تۆڵە بکات من چی لە قیامەت بکەم ئەوە فاشلە ئەوە دۆڕاوە چی لە قیامەت بکەم من لە دنیا ئەمەوێ بە چاوی خۆم بیبینم ئەی لە قیامەت بە چاوی خۆت دەیبینی دژمنەکەت ڕسوا دەبێ نە لە دنیا بێت ئەوە دنیا پەرستە ئەوە ئینسانێکە هیچ خەمێکی قیامەتی نییە بەس دنیا بۆیە کەس و کاری ئێمە باو باپیری ئێمە خوالیان خۆش بێ ئەوەی کە مردووە بەخوا چیان لەگەڵ خۆیان نابرد بەس تەنیا ئەو خامە بوو بەدەستی بەتاڵ ڕۆشتن پارە و پول هەمووی جێما بۆ کچ و بووک و زاواتەوە ئەوە سەرنجامی ئێمەشە بۆیە ئەوەندە ناشکوری مەکەن ئەوەندە مەڵێن خوا بیبڕێ ئەمە کەی حاڵە ئەمە کەی ژیانە زوڵم هەیە خیانەت هەیە دزی هەیە هەموو شتێکەیە بەڵام سپاسی خوا بکە کە لەش ساغا سپاسی خوا بکە مەزڵومی سەربەرزی زاڵم نی سەرشۆڕبی ئەو نیعمەتێکی گەورەی بەسەر تۆ کە خوای گەورە پێتی بەخشیوە